سەرەتاوە کە پێمان لە ڕێگەی دژوار و پرهەوراز و نشێوی خەباتناوە لە 3 ساڵدا حیزبی دیموکراتی کوردستانی ئێران 2 ڕێبەری تیرۆر کران. 17 ئەیلولی 1992 دکتۆر سادق شەرەفکەندی سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لەگەڵ 2 سەرکردەی دیکەی حیزبەکەی لە شاری بەرلینی ئەڵمانیا تیرۆر کران. شەرەفکەندی کە لە دوای تیرۆری عەبدوڕەحمان قاسملۆ بووە سکرتێری گشتی حیزبی دیموکرات لە 16 ئەیلولی 1992 دا بۆ بەشداری لە کۆبوونەوەی ساڵانەی ڕێکخراوی ئەنتەرناسیۆناڵی سۆسیالیست چوو بووە ئەڵمانیا. بەڵام ڕۆژێک دواتر لە کاتی کۆبوونەوە لەگەڵ ژمارەیەک لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە ڕێستۆرانتی میکۆنۆس تیرۆر کرا. شەرەفکەندی لە ساڵی 1938 دا لە گوندێکی ناوچەی بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. خوێندنی دکتۆرای لە بواری کیمیادا لە زانکۆی سۆربۆنی پاریس تەواو کردو و دواتر گەڕاوەتەوە ئێران و لە تاران بۆتە مامۆستای زانکۆ. ساڵی 1973 بۆتە ئەندامی حیزبی دیموکرات و لە ساڵی 1980 دا بۆتە ئەندامی سەرکردایەتی ئەو حیزبە و دواتریش لە 13 تەمموزی 1989 دا دوای تیرۆری قاسملۆ بۆتە سکرتێری گشتی حیزبی دیموکرات. لە سەردەمی سکرتێری شەرەفکەندیدا دوای چەند ساڵ شەڕ و ناکۆکی حیزبی دیموکرات پەیوەندەکانی خۆی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئاسایی کردەوە و لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە پەیوەندیەکی بەهێزدا بوو. هەندێک لە لایەنگرانی حیزبی دیموکرات پێیان وایە شەرەفکەندی توانی بووی جێگەی قاسملۆ بکرێتەوە. تەنانەت بەشێک لە بەرپرسانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیش هۆکاری تیرۆرکردنی شەرەفکەندی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ناوبراو هەوڵی لێکنزیکردنەوەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی داوە بۆ پێکێنانی بەرەیەکی فراوانی ئۆپۆزیسیۆن لە دژی حکوومەتی ئێران. هەندێک لە سەرچاوەکانی حیزبی دیموکرات باز لەوە دەکەن لە کۆبوونەوەکەی ئینتەرناسیۆنال سۆسیالیستدا لە ئەڵمانیا جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشدار بووە و لە ڕۆژی کۆبوونەوەکەدا تاڵەبانی بە شەرەفکەندی وتووە کە ئاگای لە خۆی بێت بەو پێی زانیاریان هەیە حکوومەتی ئێران لە هەوڵی تیرۆرکردنیدایە. چەند ڕۆژ دوای تیرۆرەکە پۆلیسی ئەڵمانیا ئێرانیەک و 2 لوبنانی دەستگیر کرد. دواتر دەرکەوت ئێرانیەکە ناوی کازم دارابیە و سەرپەرشتی تیرۆرەکەی کردووە و 2 لوبنانیەکەش کە سەر بە گروپی حیزبوڵڵا بوون چوونەتە ناو ڕێستۆرانتەکە و تیرۆرەکەیان ئەنجام داوە. دادگای ئەڵمانیا دوای نزیکەی 5 ساڵ لێکۆڵینەوە لەسەر دۆسیەی تیرۆرەکە ڕۆژی 10 نیسانی 1997 بڕیاری کۆتایی دا و تیایدا ڕایگەیاند هەریەکە لە عەلی خامنەی ڕێبەری ئێران و ڕەفسەنجانی سەرۆکۆماری ئەو کاتی ئێران بڕیاری تیرۆرەکەیان داوە.